ئەو ڕاگرتووی دەسەڵات لە باشووری کوردستان بابەت ناڕەزایی پاراستن و داگیرکردن لە ژینگە و ئاژەڵ و باڵندەکان ئەرکی هەموو تاکیدی ئەم نیشتیمانەیە. ئەو کەس و ناوەندانی دەستپێچی دەکەن لەسەر ژینگە و سروش بریندار دەکەن و لە شێوێنن دەبێت لە ڕێگەی یاساوە ڕێگریان لێ بکرێ و سزایەتی بدرێت. بەڵام کاتێک پارێزەرانی یاسا بەم ئەرکە هەڵمازن ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و بەتایبەت پارێزەرانی ژینگە و ڕێکخراوە سروش پارێزەرەکانە دەنگی ناڕەزایی بەرز بکەن و شار لەسەر دەسەڵاتی دادوەری دروست بکەن بۆ بە دەنگەوهاتنیان لەسەر مادی گشتی و سزادانی کەسی تاوانبار بەرامبەر بە سروش و ژینگە. پارێزەرانی یاسا هەر خۆیان یاسا دەخەنە ژێر پرسیارێکی گەورەوە کاتێک سکاڵا لە تژی پارێزەری ژینگە و هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان دەجوڵێنن بە پاساوی ئەوەی دەنگی ناڕەزایان بەرز بوو و شاریان لەسەر دەسەڵاتی دادوەری دروست کردووە. ئێمە وەک ڕێکخراو و کۆمەڵە و سەنتەر و تۆڕ و کەسایەتی ئیدانەی دەست بە سەراکردن و جوڵاندنی سکاڵا دەگەین لە تژی بەڕێز سەرۆر قەرەداتی پارێزەری ژینگە و هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ناڕەزایی خۆمان دەردەبڕین بۆ بڕیارە و هەڵوێستی دادوەر لە قەزای دەربەندیەکان. پرسیاری خۆمان ئاڕاستی دەسەڵاتی دادوەری دەکەین لە باتی دەستگیرکردنی پارێزەرانی سروش بۆ مافیاکانی سروش ناکرێت. لە ڕابردوو لەسەردا چەندین کێسی تاوانکاری تش بە ژینگە کراونەتە بەرامبەر بەردەم دادگا، بەڵام دادگا کاری لەسەر نەکردبوو و بێ هەڵوێست بۆ بەرامبەر ئەو تاوانانەی کە بەرامبەر بە ژینگە کراوە. کە باتی ژینگە پارێزی نزیکەی چارەگە سەدەیەکە بەردەوامە شۆڕش بۆ گەیاندنە پەیامەت دەکرد. داواکاری خۆمان ئاڕاستی دەسەڵاتی دادوەری و میدیاکان دەکەین بۆ بەدیهێنانی دادوەری بۆ سروشت و داخستنی دۆسی ناوبرا و ئازادکردنی سەرۆر قەرەداتی. میدیاکان با بە دادوەرچوونکەن بۆ کەسی ناوبرا و شار دروست بکەن لەسەر دەسەڵاتی دادوەری بۆ بەدیهێنانی دادوەری بۆ سروشتی کوردستان و ئازادکردنی سەرۆر قەرەداتی و داخستنی دۆسی ناوبرا. ئێمە وەکو پەنجا کۆمەڵە سەنتەر و ڕێکخراو و تۆڕ ئامادە بووین و پشتگیریەکەین لە بەرگرتنی سەرۆر قەرەداتی و پشتگیری خۆمان وا دەکەینەوە. وتاوتە بە کوتێری سەرۆر قەرەداتی لە زیندانەوە دەڵێن کە دەڵێت نە بڕیاری نادەتبەروایی دادوەرەکان نە دیواری زیندانەکان ناتوانێت ئیرادەمان پێ بشکێنێت.